بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بەناوی خوای گەورە سڵاوات زانم لە خوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان، وەک ئاگادارن سەربابەتێکی زۆر گرنگ بە تایبەتی بۆ ئەم سەردەمە خراوەتە پێش چاوتان. زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا. ئازیزانم، پێچێ هەر لە کۆنەوە ئارەزوم بوو بێ، یعنی هەر لەو کاتانی کە دەستم کردو بە خوێندنەوە کە ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی 90ەکان، ساڵانی 97 و 96 و 98 و ئەوانە کە بە جددی لە بوارەکانی دەرمزانی و فێربوونە دەستم پێکرد، لە ڕاستیە هەر لەو سەردەمەوە بەلامەوە گرنگ بوو کە من بە کاتێکی کەمتر شتێکی زۆرتر فێر ببم. بەڵام ئەم ڕێگایە بە تایبەتی بۆ من و لەو سەردەما زۆر قورس بوو، هەتاوەکو شتانێک تەکنیکێک فێرەبی، ڕێگایەک فێرەبی و بەردەوام ساردکردنەوە هەبووە، بەڵام هاندان زۆر کەم بوو و پێچێ ئێمەش زۆر سنووردار بووبین کە مەسەلەن تەنها کوردی و فارسیمان نەزانی، بە کوردی سەرچاوە نەبوو، باش بوو بە فارسی کەمێک سەرچاوە دەسەکەوت. پاشانیش ناچار بووین لە پێناوی بەدەستێنانی فێربوون و خوێندنە هەر چۆنێکمان کردو وا بکەین کە بتوانین بە ئینگلیزی بخوێنینەوە، بە عەرەبی بخوێنینەوە. ئیتر گەشتوینەتە سەردەمێک کە ئێستاکەم بەراوردیەکەی ئەوەی کە من لە 90ەکان یا سەرەتاکانی 2000 لەوە چێ بە 5 ساڵ فێر بوو بم، پێچێ گەنجێک لەم سەردەما ئەگەر بیەوێ بە ساڵێک ئەوە فێرە بێ. یعنی ئێستاکە هۆکارەکانی فێربوون زۆرن و ئەکرێ کەسێک هەوڵ بە ڕێگایەکی باش بگرێتە بەر. بەڵام تر ئەوە هەیە، کۆمەڵی بابەت هەیە کە ناوترێ، زۆر جار یا لەبەر گرنگی بابەتەکەیە یا لەبەرەوەیە کە هێشتا خەڵک تا ڕادەیەکی زۆر بێئاگایە لی. ئەگەر بێت و ئەو شتانی کە من هەوڵێم بە کورتی لەم نیو سەعاتا باسی بکەم، ئەگەر بێت و کەسێک ئەم شتانە بە هەند وەربگرێ، ئەوە بە دڵنیایی بە کاتێکی کەمتر ئەتوانێ زانستێکی زۆرتر بەدەست بهێنی. خۆشەویستانم، با سەرەتا لە گریمانەیەکەوە دەست پێ بکەین. دوو کەس یەک ئاستن بە یەک شێوە ئەتوانن فێر ببن، هەموو شتێکیان وەکو یەک وایە. بۆ نمونە دوو خوشکی دوانەی لێکچوو یا دوو برای دوانەی لێکچوو، هەردووکیان ئەچنە دەرسێکەوە، بەڵام یەکیان ئامانجێکی گەورەی لەو فێربوونە هەیە و یەکیشیان هیچ هەدەفێکی نییە و تەنها بۆ بێتاقەتی چۆتە ژوورەوە، یاخود تەنها ئەوێ شەهادەیە بەدەست بێنی. بەرەزان، ئەمەی کە من ئەیڵێم هەمووتان دڵنیان ئەو کەسەی کە ئامانجێکی زۆر گەورەی هەیە لە فێربوونی زانستێک، هەر وەکو ئەوی تریش کاتەکەی بەرێتە سەر و وەکو ئەوی تریش گوێ بگرێ، وەکو ئەوی تریش ئیمکانیاتی هەبێ، ئیلا زیاتر فێرە بێت و زۆرتر فێرە بێت. کەواتە یەکەم شت کە جیاوازی دروستەکە لە نێوان کەسێکەوە کە زۆرترین زانیاری وەرەگرێ لەگەڵ کەسێکە کەمترین زانیاری وەرەگرێ، یەکەم شت لەوێ دەست پێکا کە ئایا لە ناو مشکی ئەم کەسا چی ئەگوزارێت، لە ناو دڵ و دەرونی ئەم کەسا چی هەیە. بوونی ئامانجی گەورە سەرەتای گۆڕانکاریەکی گەورەیە. کەواتە حەلی ئەمە چییە؟ حەل ئەوەیە تۆ هەر کتێبێک بگری بەدەستەوە، یاخود لە هەر کۆرسێ بەشدار بی، یاخود هەر شتێ فێرە بی، بیکەیتە ئامانجێک، بیکەیتە خەیاڵێک کە تۆ لە ئایندا لەم بوارە زۆر سەرکەوتویت و پسپۆڕیت. ئەگەر چی واقعاً واژ نەبێ، خودی ئەم خەیاڵە تۆ ئەتوانێ واد لێ بکە کە شتانێکی زۆر بە کاتێکی کەم فێر بێت. خاڵی دووەم بریتێ لەوەی کە تۆ چەندێک لە ئایندا ئەڕوانی بۆ ئەم بابەتە، یاخود بڵێین تۆ چەندێ استراتیژیانە چوویتەتە ناو بابەتەکەوە. ئەگەر بیر لەوە بکەیتەوە ئەم شتەی کە تۆ ئەتەوێ فێری ببی، ئەم زانستەی کە تۆ ئەتەوێ فێری ببی، لە ئایندا
ڕێگەی زۆر بێنیتە پێش چاوت کە تۆ ڕێت لی ئەکەوێ و بەلاتەوە گرنگە یاخود بەکارهێنی علمێک فێرەبی بیرەکەیتەوە کە فێری مناڵەکەتی ئەەکەی یاخود بابەتێک فێرەبی بیر لەوە ئەەکەیتەوە کە لەو بارە چۆن دوایی بتوانانی لەو بارە شەهادەیەکی بەرز بەدەست بێنی بۆ نمونە قوتابیەکی زانکۆیە ئەچێتە کۆرسێک بیر لەوە بکاتەوە ڕۆژە ماستەر و دکتۆرا بخوێنێ لەم بوارە یاخود بیر لەوە بکاتەوە کە لەم بوارە کتێبێک گەنووسێ یان بیر لەوە ئەکاتەوە کە لەم بوارە سبەی ئەبێتە پسپۆر خودی ئەم خەیاڵە استراتیژیە کە ئەم زانست و زانیاری ئەمڕۆ تۆدا ئەنیشی فێری ئەبی بیبەسیتەوە بە ئایندەی خۆتەوە یان ئایندەی پیشەیەک یا ئایندەی خوێندنێک یان ئایندەیەکی گرنگ بە دڵنیایی بەبێ هیچ گۆڕانکارێکی تر خودی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە مێشکت تا ڕادەیەکی زۆر بە لێشا و زانیاریەکە فێر ببێ لە چاو ئەوەی کە تۆ استراتیژیانە بیر نەکەیتەوە و وەکو زۆرێک لەوانەی کە لە زانکۆکان وەرەگیرێن تەنها ئامانجەکەی ئەوەیە کە ئەو 4-5 ساڵەی زانکۆ تەواو ببێ شەهادەیەکی دەستێ بۆ نمونە تۆ لە کۆلێژێک وەرگیراوی ئەگەر تۆ خەون و خەیاڵێکی مستەقبەلیت هەبێ کە بە بۆنەی ئەم خوێندنەوە سبەی هەلی گەورەت بۆ هەڵەکەوێ یاخود ئەتەوێ ماستەر و دکتۆرا بخوێنی یاخود ئەتەوێ سبەی لەم بوارە ببیتە پسپۆر توانای فێربوونی تۆ بەرزە بێتەوە ئەگەر چی تۆ مەرحەلەیەکیش بی هیوا هەیە من کە چوومە زانکۆ هەرکە ڕۆشتم بۆ ئەوە ڕۆشتم کە ماستەر و دکتۆرا بخوێنم لەو بارە بۆیە گوێگرتنەکانی من هەر وەکو ئەوەی پاڵم سەعاتێک گوێئەگرین بەس کاتێککە من بەو خەیاڵەوە ڕۆشتوم کە هەدەفەکەم ئەوە نییە مەعاشەکەم زیاد کە هەدەفەکەم ئەوە نییە ئیشم دەستکەوێ بەڵکو هەدەفەکەم ئەوەیە کە ئەم زانکۆیم تەواو کرد تەقدیمی کەم بچم خوێندنێکی پێشکەوتوتر لە شوێنێک لە وڵاتێکی تر بخوێنم بووە ماستەر بخوێنم دکتۆرا خودی ئەم خەیاڵە وا ئەکا کە تۆ هەر وەکو ڕەفیقەکەت گوێ ئەگری یەک کاتە بەس تۆ لێشاوێکی زیاتر ئەچێتە ناو مێشک لێشاوێک لە زانیاری کەواتە خاڵی یەکەم ئامانجی تۆ خاڵی دووەم استراتیژی بوونی تۆ ئەمانە هۆکاری سەرەکی ئێستا بەڕێزان یاسایەکی زۆر گرنگمان هەیە لە بەدەستهێنانە ئیتر بەدەستهێنانەکە هەر بوارێک هەبێ کاتێک تۆ ئەتەوێ زۆرتر بەدەست بێنی یاسایەکمان هەیە کە پێوتری یاساکەی پاریتۆ پاریتۆ کەسێکی ئیتالی بوو هات بۆی دەرکەوت لێکۆڵینەوەی کرد سەیرەکە لە 180 زەوی وزارەکان هی لە 120 جوتیارەکانە لە 180 زەوی وزارەکان هی لە 120 ئەوانەی کە ئیشتیات لێرە بۆی دەرکەوت ڕۆژ سەیرەکان لە بوارەکانی کەش وایە بۆ نمونە ئەم یاسایە بەرەبەرە بەرفراوان بوو زۆر بواری کردەوە ئێستا من نمونەتان بۆ ێنمەوە کتێبێک ئەگەر پێک هاتبێ لە 100 لاپەڕە ناوەڕۆکی ئەو کتێبە لە 180 فکری ئەو کتێبە لە 20 لاپەڕەیەتی واتە با من نمونەیەکە بێنمەوە دوکاندارێک 100 جۆر بەرهەمی داناوە بۆ فرۆشتن لە 180 ئەو پارەی دەستی ئەکەوێ هی فرۆشتنی 20 دانەیە لەو 100 بەرهەمە بۆ نمونە دوکانێکی بۆن عەتر 100 جۆر عەتر ئەفرۆشێت بەڵام ئەگەر بڕوا لێکۆڵینەوە بکە بزانێ ئەو عەترانە کامانن ئەم پارەیەکی زۆری لە دەسەکەوێت سیر ئەکا کە نزیکەی 20 عەتریان قازانجی لە 180 داهاتی دوکانەکە هی ئەو 20 عەترێ زانینی ئەمە بۆ گرنگە تۆ ئەگەر بزانی ئەم 20 دانەیان ئەم هەموو قازانجەیان هەیە کەواتە ئەم 20 دانە لە شوێنێکی باشتر دانی هەوڵەی زیاتر بفرۆشرێ گرنگی بە مشتریەکانی داهاتی دوکانەکەت فەرق
بۆ نمونە تۆ ئەگەر بزانیت ئەم مەقالەی ئەی خوێنیتەوە 1000 دێڕە بەوان نەڵم زۆرە ئەم مەقالەی ئەی خوێنیتەوە 1000 وشەیە لە سەدا 20 مەقالەکە لە سەدا 80 ناوەڕۆکی مەقالەکەی تایە کەواتە نزیکەی لەم 1000 وشەیە 200 وشە هەیە ئەم 200 وشە بخوێنیتەوە لە سەدا 80 مەقالەکەت وەرگرت نمونەیەکتان بۆ بێنمەوە قوتابیەک بۆ فێربوونی عیلمێک پێویستی بە 100 کاتژمێر هەیە 20 کاتژمێری ناو ئەو 100 کاتژمێرە لە سەدا 80 عیلمەکە ئەگرێتە خۆت باشە من بزانم بەیانی ئیمتیحانمە کتێبێک هەیە بیکەم بە 100 بەشەوە 20 بەشی هەیە بیزانم تا نزیکی 80ەنم یەکەم جارەتم ئەو 20 بەشە لەبەرەکەم جا لە فێربوونی زۆرترین فێربوون لە کەمترین کات یەکێک لە ڕێگە چارەکان ئەوەیە کە تۆ بی گرنگترینەکان بتوانی جیاکەیتەوە خەریکی گرنگترینەکان بیت ئەگەر وا بکەی ڕەفیقێکت 5 سەعات ڕەفیقێکت 4 سەعات مطالعە بکات تۆ 1 سەعات مطالعە بکەی پێچێ بەقەد ئەو عیلمت پێ بێت چونکە تۆ یەکسەر ئەچیتە سەر گرنگەکە چۆن بزانی کامە گرنگەکەیە ئەمەش مەوزوعێکە بۆ خۆی چۆن بزانی کامە گرنگەکەیە ئەگەر مرۆڤ تاالبی عیلم بێ بێوێ عیلم بەدەست بێنێ بێ زانست بەدەست بێنێ دیارە مامەڵەی لەگەڵ زانایان و خەڵکی شارەزا و قوتابی زیرەک و ئەمانایە دیارە ئەزانێ ئەم بابەتە بۆ نمونە تۆ لە بواری کۆمەڵناسی ئەخوێنی ئەچی دەکتێ بەخوێنیتەوە سەیرەکەی بابەتێک هەیە دوو بابەت هەیە لە زۆربەی کتێبانە دووبارە بۆتەوە کاتەوە بابەتی سەرەکی و عیلمەیە بۆ نمونە تۆ هەر کتێبەگە خوێنیتەوە سەیرەکی لەو بوارە تۆ مطالعەیەکی کۆمەڵە بەڵگەی هێناوەتەوە بەڵگەکان زۆر دووبارە بنەوە خودی دووبارە بوونەوەکان نیشانەی ئەوەیە ئەو شتە گرنگە یاخود تۆ ئێستاکە هۆکار زۆرە سێرچ زیرەکی دەست کرد ئەمانە هەموو ئەو ڕێگایانن خەڵکی شارەزا پرسکردن ئەمانە ئەو ڕێگایانن مەسەلەن کەسێک ئەچێتە حوجرەیەک ئەبێ بە فەقی ئەگەر هەر لە سەرەتاوە بڕواتە لای خەڵکی شارەزا ئامۆژگاری وەربگرێ کە ئەو ڕێگایە چۆن ببڕێ چی ئەساسیە چی گوزەرایە چی ئەساسی عیلمەکەی تایە لەکوێ بیخوێنێت چۆن بیخوێنێت کام کۆرس وەربگرێ کام کتێب بخوێنە کامە هەر لە سەرەتاوە گرنگەکانی پێ بڵێن احتیمالێت لە سا 20 پێ بڵێن ئەو لە سەدا 20 تۆ لەگەڵ کەسێکە منافیسی تۆیە بۆ نمونە من مەبەستم منافەسە نییە مەبەستم ئەوەیە کە بەراوردێ بکەین ئەو 4 سەعات تۆ 1 سەعات وەکو یەکێش عیلم دەدەستێنە لێرە من شتێکی دەقیقترتان پێ بڵم لێکۆڵینەوە کراوە کە لە سەدا 20ەکە واتە 4 یعنی لە سەدا 4 دەرکەوتووە لەوێش لە سەدا 80 ئەو لە سا 20ەش لەناو لە سا 20یەتی کەواتە 4 یعنی بەڕێزان بۆ فێربوونی عیلمێک ئەگەر 100 کتێب هەبێ 4 کتێبیان نزیکەی لە سەدا 64 ئەو عیلماگرێتە خود تۆ ئەمڕۆ ئەمە بزانی زۆر کاریگەری هەیە یعنی بۆ نمونە من ئەمەوێ لە یەکێک لە زانستەکانە شارەزای پیاکەم ئەگەر تۆزێ کات بم بەوەی کامل ناوەڕۆکەکەیە وە کامە شەرحیات و شتێکی دەرەوەیەتی ئەوە تەنها لە سەدا 4 هەوڵەکەم لە سەدا 64 بەدەستهێنانی عیلمەکەم دابینە یعنی ئەگەر من 4 سەعات مطالعە بکەم ڕەفیقەکەم 64 سەعات مطالعە بکە و عیلممان بەدەستهێنا چونکە ئەو ڕۆشتووە بە کوردەڵێک کەوەری بە ئیسراحەت لە سوچێکەوە دەستی پێ کردووە هاتووە دەڕاستەیی هاتووە لەو مەسافەی کە ئەو پێگەیشتووە چەند زانستی بەدەستهێناوە تۆ ئەگەر چوبی بەس ئەساسیاتەکانت جیاتر بێتەوە تۆ
بە ماوەیەکی کەم شتێکی زۆر فێر بۆیە ئەم یاسایی پاریتۆ لە بازرگانیە لە بەڕێوەبردننی وڵاتە لە فێربوونی عیلمە لە زۆر شتا تۆ ئەتوانی بەکاری بێنی یەکسەر بچیتە سەر ئەسڵی مەوزوعەکە و تۆ لەوێ بە کاتێکی کەم شتێکی زۆر فێر بێت اینجا بەڕێزان ئەمە ئەگەر وردی کەینەوە بۆ نمونە لاپەڕەیەکی زیندەزانی لاپەڕەیەکی زیندەزانی ناوەڕۆکە ئەسڵیەکەی ئەگەر ئەم لاپەڕەیە 200-300 وشە بگرێتە خۆی ئەگەر 300 وشە بگرێتە خۆی نزیکەی 12 وشە لەو 300 وشەیە وەربگری کە زۆر لە تەکنیکەکانی چالاکردنەوەی مێشک و یادگە و فێربوونە من چەنەها جار تێکست دەهێنم لە دەرسەکانمە جاری وایە کتێبێکی کۆمەڵناسیێنم جاری وایە کتێبێکی فەلسەفەیەنم جاری وایە کتێبێگەنم لە زانستی شەرعی جاری وایە کتێبێگەنم لە ئابووری یان کتێبەکانی مەکتەب یەکسەرش مەسەر لاپەڕەیە یەکەم جارمایی بینم ئادەی چی ئەەکەی بۆی تێبگەی چی ئەەکەی بۆی بیر بکەوێتەوە ئەمە پێویستی بە شارەزایی و تەکنیک هەیە کە ئێمە زۆر جار لە دەرسەکانە ئەو بابەتانە ڕوونەکەینەوە یەکێکی تر لە هۆکارەکانی زۆرترین فێربوون لە کەمترین کاتە بریتیە لە کەمکردنەوەی هۆکاری بیربڵاوی جا هەر بە سادەیی ئەو ژوورەی تۆ خەریکی فێربوونی ئەگەر ژوورێکی شپرز بێت جیاوازە لەوەی ژوورێک بێت کە ڕێکخرابێت ژوورێ بێت کە ڕەنگاوڕەنگ بێ و سەرە لێتێک بێت جیاوازە لەوەی ژوورێکی سادە بێت ژوورێ بێت کە لوپەلەکانی وازح و سادە بن جیاوازە لەوەی بێت لە شەخە بۆیە تۆ ئەگەر بێت و ژینگەیەک بسازێنی کە هۆکاری بیربڵاویت کەم بێت اینجا وەرە تۆ بتوانی داببڕی لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزۆن و لە بەکارهێنانی شاشە لەو ماوانەی کە خەریکی فێربوونی عیلمی ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە بیربڵاویەکەت کەمەکاتەوە من ئەگەر پێش ئەوەی زانستێ فێر ببم بچم کۆمەڵێ هەواڵم گوێ لێ بێ بە دڵنیایی لە کاتی مطالعە و فێربوونەکەمە هەر هەواڵێ لەمانە جارجا بیر مەکەوێتەوە سرم لێ تێگەیە کەواتە کەمکردنەوەی ئەو شتانەش یەکێکە لە ڕێگاکانی کەمکردنەوەی بیربڵاوی و هەروەها خودی دەرونی تۆ چەندێک ئامادەی تەرکیزکەیتە سەر بابەتێک و ئەم بابەتت بەلاوە گرنگ بێ شتەکانی تا تێئەپەڕن لە ژیانتا ئەمانە لە ناخی خۆتە بیان خەیتە لاوە بڵێ جارێ بە ئەوانە بخەمە لاوە لێرە من تەکنیکێکتان فێرەکە جاری وایە تۆ کتێبەکە خوێنیتەوە بەڵام لە کاتی خوێندنەوەی کتێب دیسان ئەوەت بیرەکەوێتەوە کە باوکت یا دایکت یان کەسێ پێی وتووی تکایە دوایی تەلەفۆنێکم بۆ بکە بە فڵان کەس ئەمەی پێ بڵێ تۆ لە کاتی خوێندنەوەکە ئەوەت بیرەکەوێتەوە ئەڵێ دوایی هەمتر دەستەکەیتەوە بە خوێندنەوە لە ناوەڕاستی خوێندنەکە دیسان هەمان مۆزوع بیرەکەوێتەوە هەمتر ئیهمالێکە هەمتر بیرتەکەوێتەوە بەڕێزان ئەمە حەلی هەیە ڕۆبەرت تووکە عالمێکی فەڕەنسیە کۆن یعنی من مناڵ بووم پێبووشتم خوێندوێتەوە هی ڕۆبەرت تووکە ئەڵێ وەرە چی بکە ئەڵێ دەرونت وەکو ئەوە وایە چۆن ئەها تینوت بێ لە بیری خۆت تێبیتەوە دوای تۆزێ دیسان بیرتەکەوێتەوە کە تینوتە ئەڵێ دەرونی تۆ تینووە بەو بابەتە چونکە ئەو بابەتە لای نائاگای تۆ گرنگە ئەی حەلی ئەمە چییە بۆی ئەوە نەمە ئیزعاجت نەکە یان ئەوەتە لە وەرەقەیەکە ئەینووسی ئەڵێ من تەلەفۆنەکەم بۆ فڵان کەس و وەرەقەکە ئەلچێنی بە مێزەکەی بەردەمتە ئەمە بۆ خۆی جۆرێک لە مێش پەرپڵاویەکەت کەمەکاتەوە یان ئەوەتە مۆبایلەکە دەخەیتە سەر ئەڵێ ئێستا کاتی نییە بۆ نمونە نیو سەعاتی کە تەلەفۆنەکەم مۆبایلەکە مەخەمە سەر نیو سەعاتی کە جەڕەس لێبە یاخود باشترین شت چیە ئەگەر بۆ تەکرێ هەر لەم دەقا تەلەفۆنکە و شەکە لە کۆڵی خۆت کەرەوە بۆ نمونە کچێکە لە ماڵەوە و تویانە ئەو قابقاچاخە بش ئەچێ سەعیەکە لە کاتی سەعیا بیرێکێتەوە قابقاچاخی نەشۆتە دوای دۆزی کەمتر بیرێکێت دوای دۆزی کە هەمتر بیرێکێتەوە باش وایە کە
مۆبایلەکەی بخاتە سەر یا شتێ بنووسێ یا بڕوا یەکسەر ئەو شتە لە کۆڵ کاتەوە بۆ ئەوەی ئەمە ئەوەندە بیری نەخاتەوە. ئەی باشە جاری وایە مەوزوعەکە بۆ نمونە گفتوگۆیە دروست بۆ لە بینی تۆ مامۆساکەتە یان خوشتێکت برایەکت دراوسێکتان کەسێک ڕەفیقێک ئەم گفتوگۆیە ئەم کەسە قسەیەکی ناخۆشی کردو ئیتر ئەمە هیوا هەیە چەندین شەو ناخەوێ مێشکی بیر لە مۆزوعاتە هەموو جار بیرێکێتەوە ئەڵێ ئەم جارە وای ود وا ئەڵێم و ئەخۆزگە وام بوو تایە و دیمەنەکە ئێنێتەوە چەندین جار دووبارەیەکات اینجا ئەڵێ چی ئەلە ئێستا وەختیەوە نێ باسەعی بکەم لابە لە مێشکی خۆیان دەسەکاتەوە بەسەعی بەڵام هەمان مەوزوع هەمتر بیرێکێت هەمترە کورە دەی من لەوە زۆر گەورەترم ئەم مۆزوعات چیەوەنە گرنگی پێ بم هەمتر لایە دەسەکاتەوە بەسەعی دوای تۆزێک هەمتر بیرێکێتەوە ڕۆبەرت توکە ئەڵێ چی بکە ئەڵێ وەرە مەوزوعەکە بێنم ئەم مەوزوعە شایەنە شایەن نییە وەرە کاتی بۆ بگرێتەوە بڵێ من شەرت بێ بۆ نمونە 6 دقە کاتەگرمەوە ئەم 6 دقە بەس بیر لەوە ئەکەمەوە بەڕێزان 1 دقە بیری لێ ئەکەیتەوە 1 دقە ئیتر هیچ نامێنێ بیری لێکەیتەوە ئەڵێ ئەو وایوت وام وت خۆزگە وام بووتە و بۆچی وایوت و جارێکی کەچی بڵم کەوانەڵێ دقەیەک ئەخایەنی ئەمە تەمان شتێکی نەفسیە بەڵام تۆ دوای سیرەکەی 2-3 دقەکەی نازانی چی بکەیت هەر بیری لێەکەیتەوە هەمتر بیری لێەکەیتەوە 6 دقەکە تەواو بێ ئیتر مێشکت تێر ئەبێ بەم مەوزوعە کەواتە کۆمەڵە مەوزوعی نەفسی کە بۆ دروسە بێ بۆی لە بیر بڵاویت کەم نەکاتەوە وەرە کاتی بەرێ ئیهمالی مەکە چونکە لا شعورت ئەم مۆزوعی بەلاوە گرنگە زوو لا ئیرادی بیرتەکەوێتەوە بیرتەخاتەوە کەواتە حەلەکەی ئەوەیە دانیشە بۆی کاتی بۆ بگرێتەوە بڵێ شەر دێەوە من ئەوە 2 دقی بۆ گرمەوە کە چەند دقەیە لەو 2 دقەیە ئەڕوا ئیتر خەیاڵەکە زۆر پڕبووچە لەوە زیاتر کاتی ناوێ بەس تۆ هەر دانیشی بە دیارەوە مێشکت بەو مۆزوعە تێرە بێ ئیتر بیرت ناخاتەوە ئەمە یەکێکە لەو تەکنیکانی کە زۆر باشە بۆ ژیانی کەسێکە تالیبی عیلمە یاخود تەلەبەیەکە سەعیەکە ئەم شتانە یا مطالعەکە ئەم شتانە ئیزعاجیەکە پاشان بەڕێزان ڕێگایەکی تر بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زۆرترین زانیاری فێر ببین لە کەمترین کاتە بریتیە لەوەی کە زانیاریە نین کاتێکی زۆری پێبین لە بەسەریەکەوە بەڵکو چەند کاتێکی کەمی بینێ لە کاتی جیاجیا مەسەڵەن تۆ ئەتەوێ بابەتێک لەبەر بکەی بۆ نمونە شعرێکە ئەم شعرە ئەگەر بتەوێ هەر بە زۆر لەبەریکەی لەوە چێ 9 سەعات بخایەن ئێ باشە لەبەرکردنی ئەم شعرە 9 سەعات زۆرە ئەزانی بۆچی لەبەرەوەی کە تۆ بەسەر یەکەوە لەبەریکەی بەڵام وا مەکە من پێتەڵێم بە 500 دقەشە توانی لەبەری چۆن گرنگ ئەوەیە کە تۆ ئێستا ئەتەوێ لەبەریکەی هەفتەکەی کە بیزانی مادەم وایە ئێستا تەنها 2 دقە کاتی بەرێ بیخوێنەرەوە سەرنجیبە شعرەکە هیکێ بەچی دەسی پێ کردووە گێڕیەکە مەڵێکی 2 دقە کاتی بەرە واسی لێبێن دوای 10 دقەی تر وەرەوە بزانە شعرەکەی هیکێ بوو بەچی دەسی پێ کردبوو ئەوڵەکەی چۆن بوو 5 دقە کاتی بەرێ و تۆزیشی لێ لەبەر دوای 2 سەعات ئەولاتر بیرێکی لێ بکەرە و وەرە تۆزێکی تر کاتی بەرێ یعنی تۆ ئەگەر 4 جار هەر جاری 4 جاریش کاتی بیتێ 16 دقەکە ئەم شتە بە 16 دقە لەبەر ئەکرێ بە باشیش دوای بیر تەمێنێ ئەگەر بێت و لە 3-4 کاتی جیاوازە خەریکی بی نەک ئەوەی بڕیارەی تا هەمووی لەبەر نەکەی واز بێن واز نەهێنی ئەمە غەڵەتە بۆ نمونە تۆ ئەتەوێ علمێک هەیە مطالعەی کەیت و باش فێر ببی بەسەریەکەوە لەبەرکردنی شتەکان کاتی زۆرە خایانی بەڵام ئەگەر بێت و ئەمڕۆ تۆ پێداچوونەوەیکی بۆ بکەی خەیاڵێکی بۆ بکەی تەکنیکیشی بۆ بەکاربێنی بە تایبەتی لەو تەکنیکانی کە ئێمە لە کۆرسەکانی یادگە و چالاکردنەوەی مێشکا باسمان کردووە ئەو شتانە بەکاربێنی وە کاتی زۆر نەیتێ لە چەند کاتێکی جیاوازە بۆی بگەڕیتەوە هەر جارێکە بۆی گەڕایتەوە کاتێکی کەمی بیتێ تۆ علمێکی زۆرەبی علمێکی زۆر فێرەبی لە کاتێکی کەمە بۆی بەڕێزان زۆرترین فێربوون لە کەمترین کاتە پێویستی بە ئەوەیە کە ئینسان ژیرانە بزانێ چی ئەکات پاشان بەڕێزان
یەکێکی کە لەو ڕێگایانی کەوا ئەکا ئێمە زۆرترین زانیاری فێر ببین لە کەمترین کاتە کە لەم قسەی کە ئێستا باسم کرد لەوە نزیک. من نمونەیەکتان بۆ ێنمەوە. ئەگەر تۆ سەتڵێک بێنی، ئەم سەتڵە بتەوێ بەردی گەورەی تێکی بەردی تێکی بە دووسێ بەردی گەورە پڕە بێت، بەڵام ئەگەر هەر بەردێکت تێکرد کەمێ لمیشی تێ بکەی، هەر هەمان سەتڵ ئەو بەردانەش ئەگرێ دووسێ قابلمیش ئەگرێ. دوای ئەوەی کە پڕێ کرد لە بەردیش و لە لمیش، ئاویشی تێ بکە چەند پەرداخی ئاویش ئەگرێ. بەڵام ئەگەر تۆ بەس بە تەمابی لم بگوازیتەوە یا بە تەمابی بەردەکەی پێ بگوازیتەوە، ئەوە بە دڵنیایی تۆ ئەو سەتڵە هەرەوە نایگری. جا با من فکرەکەتان پێ بوو، ئەگەر تۆ بڕیار بی ئەم دووسێ مانگە لە عیلمێکە مطالعە بکەی، عیلمەکەش کتێبێکە بۆ نمونە، هەر ئەوە بخوێنی، هەر خەریکی ئەوە بی، دڵنیا بە کاتێکی زۆر هەیە لە ماوەی ئەو دووسێ مانگە بەزایە ئەڕوا، چونکە مێشکی تۆ سنووردارە لە وەرگرتنی ئەو عیلمە. بەڵام ئەو توانی لە هەمان کاتە کە خەریکی ئەو عیلمێکی کەشف خوێندایە. بۆیە ئەگەر وا نەبوایە سیستمی خوێندن هەر لە زمانی کۆنەوە، سیستمی حوجرە، سیستمی خوێندنی مەکتەب، سیستمی خوێندنی زانکۆ وایان نەکرد. بۆ نمونە ئەهات ئەیوێت با ئەم ساڵ بەس زیندەزانی بخوێنی، بۆچی 12 ساڵ 3-4 ساڵی دەرسی زیندەزانی بەسەرادا بەشەکەن، با ساڵێک بین بەجددی وا فێر نابی، وا فێرەبی. بۆیە ئەتوانی تۆ چەند عیلمێکی جیاواز، بەڵام ئەبێ ئەم شتانی کە تۆ فێری ئەبی لە کاتا وەکو بەرد و ئاولمەکە زۆر لە یەک دوور بن. واتە ناکرێت تۆ بێ بڵێ من ئەمێ ببم بە پسپۆڕی مێژوو، لە هەمان کاتا کە مێژووی ئەمەویەکان مطالعەکەی مێژووی عەباسیەکانیش مطالعە بکەی. ئێمە دوایی تێکەڵکردن ڕوئەیە، یعنی لە خۆتۆ ڕووداوێکی عەباسیەکان ئەبێ بۆ سەردەمی ئەمەویەکان. یا بۆ نمونە تۆ لە هەمان کاتا کە ژیانی سەرکردەیەکە خوێنیتەوە، لە هەمان کاتا ژیانی سەرکردەیەکی کەش بخوێنیتەوە، نابێ ئەوە وەکو بەرد و بەردەکە وایە. بەڵام تۆ ئەتوانی لە هەمان کاتا کە لەسەر مێژووی ئەمەویەکان ئەخوێنیتەوە، لە هەمان کاتا بی جەنگی جیهانی دووەم بخوێنیتەوە. هەردووکی مێژووە بەس زۆر جیاوازە، قابیلە ڕووداوەکانی جەنگی جیهانی دووەم لەگەڵ سەردەمی ئەمەویەکانە لێ تێکەڵ ببێ. ئەمە ئینسان عەقڵی تەواوی هەرگیز ئەم شتانە تێکەڵ نابن. بۆ نمونە تووی لەملا لەسەر قوبلای خان ئەخوێنیتەوە، لەو لەسەر جەنگیز خان و بۆ نمونە هۆلاک. ئێمە خەڵەتە. بەڵام ئەگەر تۆ لە هەمان کاتا کە ژیانی جەنگیز خان ئەخوێنیتەوە، ژیانی ئەڕەستۆش بخوێنیتەوە، تێکەڵ نابێ ئەم فەیلسوفێکە و ئەو سەرکردەیەکە و ئەم لە یۆنانە و ئەو لە بۆ نمونە لە یەکێکە لە منتیقانی سەرەوە، لە بەغایە، لە ئۆزبەکستانە، لەکوێ لە چینە. بۆیە بەڕێزان ئەتوانین لە کاتێکە ئێمە چەند عیلمێک فێر ببین ئەگەر هاتوو عیلمەکان لە یەک جیاواز بوون. ئەمەش ڕێگایەکی زۆر باشە بۆ زۆرترین فێربوون لە کەمترین کاتە. پاشان بەڕێزان دوو نەفەر کاتێک کە ئەیانەوێ عیلمێک فێر ببن، ئەمێنێتەوە سەرەوەی ئەم دوو نەفەرە چەندێک سەرنجەیەن، ئەم دوو نەفەرە چەندێ تەرکیزیان هەیە، کێ تەرکیزی باشتر بوو، کێ زیاتر سەرنجیە، کێ تەکنیکی یادگەی زیاتر زانی. مەسەرەن ئەگەیتە زانیاریەک مادەم تەکنیکی زۆرە زانی، تەکنیکێکی بۆ بەکارێنی توەچی بەسەریا دواییش لەبیر تەمێنێ، چونکە تۆ تەکنیکەکە فێر بووی، تەمرینت بە مێشکت کردووە، شتە زانی. یەکێکی کەش هەر بە سادەی ئەیخوێنێتەوە یاخود هیچ نازانێت، تەنها ئەوە زانێت دووبارەی کاتەوە. تۆ ئەو کەسی هیچ ڕێگایەکی بەهێزکردنی مێشک و یادگە نازانێ و بەس دووبارەیە کاتەوە، هەموو دووبارەکردنەوەیەک بریتە لە جۆرێک لە کات کوشتن. لە کاتێکە ئەو کەسی کە تەکنیکە زانێ، تەکنیکەکان وا ئەکەن کە تۆ بە خێرایی زانیاریەکە بنێریتە ناو مێشکت، دوایی بە کاتێکی کەم بە جارێکی تر
تۆ ئەتوانی ئەم زانیاریانە چالاکەیتەوە یاخود کۆدبەندیان بکەی بە باش. و مۆزوعێکی کەش ستایل و تەکنیکەکانی فێربوون. یعنی تۆ ئەگەر سەرنجت بەقوتکەی لەگەڵ یا تەرکیزت بەقوتکەی یادگەت بەهێزکەی بە دڵنیایی کاتێکی زۆر زۆرە بۆ ئەگەڕێتەوە. مەسەلەن کەسێک گێتە لای ئێمە ئەڵێ من جاران لاپەڕەیەکم بە سەعاتێ لەبەر کردو، ئێستا بە چەندێ لەبەرێکی بە 15 دقیقە. یەک لەسەر چوار زۆر زۆر جیاوازە. یعنی ئەم جیاوازیە زۆر زۆرە. من ئەگەر ئێستاکە بڕیار بێ عیلمێک فێر ببم خۆی پێویستی بە 100 سەعات بێ، من لە بری 100 سەعات بتوانم بە 50 سەعات فێر ببم، ئەمە کەم نییە. اینجا بەڕێزان فێربوونی زۆرترین زانست و زانیاری لە کەمترین کاتە ئەکرێ بەچی بێ؟ ئەکرێ بەوە بێ کە تۆ لە مطالعەکردنە تەکنیک بزانی و هەوڵ بەی شتەکە بە خێراتر مطالعە بکەی. بۆ نمونە خێرا خوێندنەوە. یاخود ئەکرێ بەوە بێ کە تۆ تەمرینت بە هەستەکانت کردبێ. بۆ نمونە هەستی بیستن. ئێستا لای ئێمە لە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە ڕاهێنانەکەن لەسەر ئەوەی کە خێراتر گوێ بگرن. ئەو کاتە بۆ نمونە کتێبێکی دەنگی 10 سەعاتە. تۆ ئەگەر بتانی بە 2 هێندە خێرا گوێ بگریت و باشتریش لە بیرە بمێنێ، بۆچی بە 10 سەعات گوێ بگری بە 5 سەعات گوێگری؟ ئەمانە هەموو کۆمەڵە ڕێگەن کە ئەکرێ کەسێک بەکاریان بهێنێ بۆی زۆرترین فێربوون لە مێشکیان ڕووبە لە کەمترین کاتە. بەڕێزان بەنسبەت باشکردنی سەرنج و تەرکیز و یادگە و ستایڵەکانی فێربوونەوە، ئەوە لە کۆرسی یادگە و چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئێمە بە درێژایی چەندین هەفتە ئەم بابەتانە ئەڵێینەوە. بەنسبەت ئەوەی کە ئەتوانێ بەشدار بێ ئەو فرسەتێکی زۆر باشە. بەنسبەت ئەوەشی کە ناتوانێ بەشدار بێ، ئێمە لە چەنەڵی یوتیوبەکەمان بابەتی زۆر گرنگمان داناوە لەم بوارە. یعنی بەدەیان ڤیدیۆمان هەیە باز لەوە ئەکا کە تۆ تەرکیزت، سەرنجت، یادگات، ڕێگاکانی فێربوونت بەهێز بێ. بۆیە هیوا هەیە ئەڵە من توانای ئەوەم نییە لە ڕووی داراییەوە بەشدار بم، بەڵام لەو لاوە ئێمە لە یوتیوب شتانێکی زۆرمان بە خۆڕایی بەبێ بەرامبەردانا ئەتوانێ ئیسفادەی لێ بکەین. پاشان بەڕێزان بابەتێک کە زۆر گرنگە کە من بە کورتی و پوختی بۆتانی باسکەم، ئەوش ئەوەیە کە ئەبێ ئەو کەسەی کە بە دوای زانستەوەیە، ئەو کەسەی ئێوێ زۆر فێر ببێ، ئەبێ مێشکی بۆ پرۆگرام بکات. ئەگەر مێشکت پرۆگرام نەکەی، تۆ هەموو جارێک ڕوبەڕووی زانیاری ئەبیتەوە وەکو وایە بە پیکێکەوە ڕوبەڕووی تاشەبەردێکی بەقوت و ڕەق ببیتەوە. بۆیە ئەم ئیشە قورسە، بەڵام ئەگەر تۆ مێشکت پرۆگرام بکەی زۆر ئیشت بۆ ئاسانە بێت. چۆن بتوانین مێشکمان پرۆگرام بکەین بۆ ئەوەی بە کاتێکی کەم زانیاریی زۆر فێر ببین؟ یەکێک لەو شتانی وا ئەکا کە ئێمە مێشکبانی پێ پرۆگرام بکەین وێناکردنە، واتە هێنانە پێشچاو. هیوا هەیە تازە ئەچێ بۆ زانکۆ، لە خەیاڵەکەیە بۆ بە پرۆفیسۆر تەسەووری ئەکا. بەڕێزان یەکێک لە تواناکانی مرۆڤ کە خوای گەورە بە مرۆڤی بەخشیوە و زۆر زۆر کاریگەری هەیە لە ژیانی مرۆڤە، بریتیە لەوەی کە تۆ ئەتوانی شتێک ڕاستی نییە، لە ئێستا وا نییە، بەڵام بیهێنیتە پێشچاو. سوپایەک کە سەرکەوتوو ئەبێ وێنەی سەرکەوتنەکەی ئەکا. ئەگینا ئەگەر وێنای سەربازەکان بێتە پێشچاویان هەمویان شەلوپەتە بوون و کوژراون کێ شەڕەکە هەمی ڕاکە. بەڵام کاتێ سەربازانێک گێتە پێشچاویان کە پلەیان بەرزەکرێتەوە، شەڕەکە تەواو بوو، ئەوان پلەیەکی سەربازی گەورەیان بەدەستهێناوە، ئەمانە ئەتوانن شەڕکەن. لە مەسەلەی فێربوونی عیلمی شاوایە تۆ ئەچی بۆ زانکۆ، ئەگەر لە خەیاڵەکەتا ڕۆژێک تۆ کتێبە نووسی، ڕۆژێک تۆ بابەت پێشکەشەکەی لە خەیاڵەکەتا، ڕۆژێک تۆ بووی بە مامۆستای زانکۆ، ڕۆژێک تۆ بووی بە کەسێکی شارەزا، ڕۆژێک تۆ بووی بۆ کەسێک کە لە شوێنێکی شایستە ئەو خەریکێ و ئیشەی. بۆ نمونە ئەوەی ئەچێتە کۆلێژی پزیشکی، دایمە خەیاڵەکەی ئەوەیە لە نەخۆشخانەیەک دەوامەکە. اینجا بە ئەوەشتان پێ بڵێن زۆرێک لەوانەی کە لەم شوێنانە وەرەی گیرێن تەنها لەبەر نەبوونی شارەزایی بێ ئاگایی خۆیان تەنها ئەو شوێنە ئەبینن کە زانکۆ تەواو بووە.
بۆیە زۆر کەس کە ئەچێتە زانکۆ لە زانکۆ نمرەکانی باش نییە، بەڵام ئەمە کەی بەخۆیە زانێ. بۆ نمونە ئەڵێ کاکە من ئەمەوێت ببم بە دکتۆر و بچمە خەستخانەیە ئیشکەم، هەر ئەمە ئەزانێ. 6 ساڵەکە تەواوەکە، دوایی سەیرەکە ڕەفیقەکانی ئەچن دبلۆمی باڵا ئەخوێنن، ماستەر ئەخوێنن، بۆرد دەخوێنن، شەهادە وەرەگرن، ئەچنە سەرەوە. ئەمیش ڕۆژ بە ڕۆژ بێزار و بێتاقەتە بێ لای خۆیۆ، زوو وای زانیوە ببێ بە دکتۆر، ئیتر هیچ نامێنێتەوە و تەواو گەشتۆ بەو پەڕی. باوەڕکەم بەڕێزان، دکتۆر هەیە شەو تا بەیانی خەریکی پۆبجی بووە بە درێژای ئەم ساڵانی ڕابردوو، لە داخی ئەوەی کە ڕەفیقەکانی هەمووی لە بۆرد و لەوانە وەرگیراون، ئەم وەرنەگیراوە. بۆ وەرنەگیراوە؟ لەبەری ئێسەژی نزیەکەی خراپە. بۆ وەرنەگیراوە؟ لەبەرەوەی لە جامیعە بەجددی نەیخوێندووە، لەبەری ئەهلی عیلم نەبووە. بۆی بەڕێزان بێ ئاگایی کە بەردەمی خۆ نابینی دوایی تووشی کارەساتەبی. هەر وەکو چۆن لە کاتی شۆفێریە کەسێک ئەگەر بەس سەیری بۆنیتی سیارەکەی بکە وەرەگەڕێ دامەیەکە، بەڵام ئەو کەسێک کە شۆفێرێکی باشە بەردەوام 100 مەتر و 50 مەتر پێش خۆی تەماشاکە. لێرە خودی ئەوەی کە خۆت بێنیتە پێشچاو لە پێگەیەکی باشە بەهۆی ئەو عیلمەوە، ئەمە یەکێکە لەوەی کە مێشکت بەرەبەرە لە ناو پرۆگرام ئەبێت لەسەرەوەی تۆ بگەینێ بەوە. ئێمە ئەزانین مەسەلەن ئەوە تا ئێمە زۆربەی موسڵمانان ئەمەیان لەبەرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات. تۆ نیەتەکە زۆر مهمە. نیەتەکە حتا جوان بێتە پێش چاوت، اینجا نیەتێکی ڕاستەقینێ. ئەها بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نمونە لەسەر کەسێک گێنێتەوە کە لە مەککەوە کۆچەکا بۆ مەدینە، بەڵام ئێوێ ژنێ بێنێت لەبەر ژنەکە هاتوو کۆچی کردووە. ئەوە ژنەکەی بۆ بیا بۆی نادەوە هەموو دەستکەوتەکەی دانەیەکی کە کۆچی کردووە بۆی ڕەزامەندی خوا بەدەستبێن. بۆی ئەگەر شتەکەت مستەقبەلی بوو بە تەئکید لە خەیاڵێکەوە سەر هەڵەیە ئەو نیەتە کە لە ئەمڕۆ تۆ چۆن خۆتی ئێتە پێشچاو لە کۆتاییەکەیە. پاشان وشەی جەخت لێکردنەوە کە ئێمە شتێکمان هەیە بە ناوی پازیتیڤ سایکۆلۆجی، واتە دەروونزانی ئەرێنی بوون. یەکی لەو شتانە خودی ئەرێنی بوون و ئەو وشانەی کە تۆ بەکارهێنی و ئەو وێنانەی کە تۆ خەیاڵیەکی ئەمانە تۆ ئاراستە ئەکەن. تۆ بەردەوام بڵی بەخوا عیلمێکی قورسە حەزم لێی نییە، ئەمەند لە کۆڵم نابێتەوە، هەرم ئیمتیحانە دەرچوومایە، کاتێک کە ئەوە دەربڕینەکانی تۆن مستەقبەلە دیارە. بەڵام نەفەرێکی تر قسەکانی وانە، قسەکانی بەردەوام ئەڵێ کورە ئاسانە فێریە بم تەواوی یەکەم ئەمڕۆ بۆی دانیشم. ئەم عیبارەتانە زۆر جیاوازە لێ. اینجا کەسێک بەخۆی ئەڵێ کاتە شتێک گەزانێ بۆ منەت دەشتی لە بەردەما یەک شتە زانێ بەخوا زیرەکەم لەبەر خۆی ئەماڵێ، بەڵام ڕۆژبینەکە چۆنە؟ لەم دەشتە یەک دانە نەزانێ من چەند تەمبەڵم هەر لە بیرم چوو هەر فێر نەبوو. ڕۆژانە ئەو زاراوانەی کە ئارامیەک بە تۆ ئەیە لە فێربوونە، تۆ بەرەو ئەوە ئاراستە ئەکا کە زۆر فێر ببی لە ماوەیەکی کەمە. و هەروەها بەڕێزان ئەگەر ئەتەوێ خەیاڵێک یان قسەیەک هۆڵتر کاریگەری هەبێ و باشتر مێشکت پرۆگرام بکە، ئەوە بیخەرە پێش خەوتن و دوای لە خەو هەستان. کاتێک کە ئینسان خەوی لێەکەوێ، ئەگەر لەو کاتانە خەیاڵ بۆ ئەوە بکەیت کە تۆ ئەو عیلمەت بەدەستهێناوە، مەسەڵەن تۆ تازە خەریکی فێربوونی عیلمێشی، بەڵام ئەگەر هێنا بێتە پێشچاوی خۆت کە لەو بارا کتێبێکت نووسیوە و بێنیتە پێشچاوی خۆ کتێبەکەت چاپ بووە لە مەعرەزی کتێب ئەفرۆشرێ، ئەمە خەیاڵێکە لەوە هیچ معنایەکی نەبێ. بەڵام بە دڵنیایی ئەم خەیاڵە زۆر کاریگەری ئەبێ لەوەی کە تۆ بەرەوە ئاراستەیە بڕۆی کە ئەو عیلمە فێر ببی و خۆش ببێ بەلاتەوە و شارەزای ببی و تەنانەت بینشت لەگەڵ مامۆستاکانیان فەرقەکە.
ئەو کەسەی دایمە گلەیەکە و لۆمە ئەکا و دایمە خۆی هینەکە زۆر جیاوازە لە میتر. بۆیە کاتێک کە خەریکە خەولێکەوێ یا کاتێک خەریکە خەبەرتە بێتەوە هەموو خەیاڵەکانتەوە هەموو قسەکانت کاریگەریان هەیە. پاشان بەڕێزان مۆزوعێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئایا تو ئەزانی گرنگترین قسەی کێیە؟ بەڕێزان هیچ قسەیەک کەس بۆی نەکردووی لەو قسانە گرنگتر بێ کە خۆت بۆ خۆتیت. زۆر بمان کاتێک کە قسە لەگەڵ خۆمانەکەین وازانین ئەمە حاڵەتێکی نەفسیە یان نەخۆشیێکی نەفسیە. بەڕێزان هەموو مرۆڤەکان قسە لەگەڵ خۆیانەکەن، بەڵام چی ئەڵێیت جاری وا هەیە ئەم قسانەی خۆت بۆ خۆتی ئەەکەی کاریگەریەکی هەیە ئایندەی تۆ دیارەکە. بۆیە ئەبێ حساب بۆ ئەو قسانە بکەی کە خۆت بۆ خۆتیەکەی. هی وا هەیە دایما بە جنێو ئەیا بەخۆی لۆمەی خۆیەکە، قسەی ناشرین بە خۆی ئەڵێ، گاڵتە بە خۆیەکە. خۆت زانی ئەم مەسیری ئەم ئینسانە بەرەو کوێڕەوە. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە تۆ هاتی بەجددی ویستت خۆت بناسی، لەگەڵ خۆت دابنیشی، بە قوڵی بیر بکەیتەوە ئەو قسانەی بۆ خۆتی ئەەکەی، ئەمانە مێشکی تۆ پرۆگرامەکە. و هەروەها مۆزوعێکی تر کە خاڵێکی تر کە نابێ لە بیرت بچێ بابەتی دوعاە. بەڕێزان ئەگەر دوعا سەرچاوەکەی لە خواناسیەکەوە بێت، لە خۆناسی و خواناسیەوە و بە نیەت و بە ئیمانێکی باشەوە دوعا بکەی، زۆر زۆر کاریگەری ئەوێ. یعنی جاری وا هەیە ئەم کەسە لەوە ئەچێ ئەسڵەن ئینسانێکی ئەوەش نەبێت، نە لە ڕووی کەفاءەوە نە لە ڕووی تەنانەت دینیشەوە، بەڵام خودی ئەوەی کام داوا لە خوا بکەی شتێکت بۆ بکە، ئەگەری زۆرە خوای گەورە بۆت بکە بەبێ هیچ جۆرە حەق و حسابێت، تەنها بۆی منەتکا بەسەرتا. خوای گەورە منەتەکا بەسەر بەندەکانی، وە جاری وایە دوعاکەت گیرات. و نمونەش زۆر زۆرە، یعنی کەسێکی وەکو دکتۆر مۆرفی ئەڵێ چی؟ ئەڵێ من ڕۆشتم لێکۆڵینەوەم کرد لەسەرەوەی کە خوای گەورە دوعای زۆر کەس گیراکە. ئەڵێ بە تایبەتی سەفەرم کرد بۆ ئەستانبوڵ موسڵمانانم بینی، بە تایبەتی ڕۆشتم بۆ تایلەند بۆ لای بوزیەکان، بە تایبەتی چووم لە ئەوروپا و ئەمریکا بۆ لای مەسیحیەکان. ئەڵێ بۆم دەرکەوت کە خوای گەورە دوعات گیراکات. کەواتە بەڕێزان خوای هەر هەمومان، تەنانەت گوناهبارەکەشمان کاتێک کە دوعاەکە جارێکی کە نزیکە بێتەوە لەخوا، وەخوای گەورە ئەکرێ ئەم دوعانەی تۆ گیرا بکات. جا دوعا جۆرێکە لەوەی کە مێشتی تۆ پرۆگرام بکە بۆ شتێکە ئەتەوێت. لەبەرەوە بە دڵنیایی ئەگەر بێت و خۆت لە گوناه و تاوان بپارێزی و یادی خوا زۆر بکەی، چاکە بکەی، دوعاکانت ئەگەری زۆر زۆر زیاترە کە خوای گەورە قبوڵیکە. بەڵام هیچ کەس نەیوتووە کە فڵان کەس لەبەرەوەی کە موسڵمانێکی چاک نییە خوای گەورە گوێی لێ ناگرێت دوعاکەی قبوڵ ناکات. بۆیە زۆر کەسەی خۆیە خەڵەتێنێ، ئەڵێ بەخوا من ئەو ئینسانە چاکە نیم، ئیتر ئەچێ هەموو ڕێگایەکی دنیایی ئەگرێتە بەر، بەڵام ئامادە نییە بگەڕێتەوە بۆ لای خواوە داوا لە خوا بکە. لەبەرەوە ئەگەر بەس نیەتەکەت باشکەی زۆر زۆر معقولەکە و خودی ئەوەش هەر بە خودی چاکە و بە عیبادەت و ئەوانە بۆ تەنووسێ کە تۆ دەم بە دوعابی بۆ گەیشتن بەو ئامانجانەی کە ئەتەوێت، بۆ گەیشتن بەو زانستانی کە ئەتەوێت. و تۆزێ بچیتەوە بە خۆتە کە هۆکاری ئەوەی کە ئەتەوێت ئەو شەهادە بەدەستبێنی یا ئەو عیلمە بەدەستبێنی یا شتێکی زۆر فێر ببی، بۆ شتی خراپ نەبێ، بۆ پۆزلیان نەبێ، بۆ ئەوە نەبێ ئیتر لەمە و دوا خەڵک بەکەم بزانی یا خۆ بە مهم بزانی. ئەمە جۆرێکە لە نەخۆشی نەفسی. ئەبێت تۆ بەڕاستی مەبەستێکی ڕوون و ڕەوات هەبێ بۆ ئەوەی کاتێکاتەوێت زانستێ بەدەستبێن. و ئاخر خاڵ کە پێتانی بڵێم لەم سەردەما بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری بە کاتێکی کەم
تەنها ڕێگایە کە لەم سەردەما جیاوازە لە سەردەمەکانی تر وە زۆریش کاریگەرە بەکارهێنانی تەکنۆلۆژیە. بەڕێزان کاتێکە لە ئەوروپا دەستم کرد بە خوێندن، من هەروەکو جاران دەفتەرێک و قەڵەمێکم ئەبردە ناو محاضەرەکان و دەست ئەمنووس تێبینیم کرد تەلەبەی چینیمان لابوو خەڵکی سن لاپتۆپەکەی هێنا لە دەرسا داهێشت. باشە هەموو محاضەرەی مامۆستاکە هەموو تێبینیەکانی لە کۆمپیوتەرەکە نووس. ئەمە بریتیە لەوەی کە ئەو لە ئێمە جیاوازە. بۆیە منیش بڕیارمە وا بکەم ئیتر منیش لاپتۆپێکمە بر لەگەڵ خۆم پێشتر ئەم توانی بنووسم بەبێەوەی تەماشای کیبۆرد بکەم حەلە یەکێک لەو شتانی کە تۆ ئەتوانی پێ مەهارەیەکی زۆر یعنی لێهاتوویەکی زۆر سادە ئەوەیە دەستخیت لەسەر کیبۆردەکە سەیری کیبۆردەکە نەکەی گوێ لە ماوەسا ئەگری بەڵام لێرەوە ئەتوانی شت بنووسی وە زۆریش ئاسانە دڵنیام کێ ئەڵێ من لە کۆمپیوتەر و ئەمانە زۆر دوورم و تااقەتم لێ نییە ئەگەر بەجددی دووسێ هەفتە خەریک بێ بە جوانی فێرە بێ کە تایپ بکە بەبێ ئەوەی کە تەماشای کیبۆردەکە بکە. ئێوەم ئەو یەکێکە لە لێهاتوویەکانی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و کۆمپیوتەر بۆ فێری نەبی. ئەمەیە دوو من کاتێکم زانی مناڵەکەم ئینگلیزیکی زۆر باشە زانی یعنی ئەو نییە کە من دەرسمان پێوت بە یا فێرمان کردویا لە مەکتەب خوێند بێتی بە بۆنەی گوگڵ و یوتیوبەوە سیرەکەم شتی وا ئەهێنێ ئەڵێ بابە ها ئەو شتە ئاوایە سیرەکەم عەجیبم لێ من لەکوێ دەستی کەوتووە دوای ڕۆژێکیان سیرەکەم ئەو کاتە هێشتا ینی تەسەوور کە مناڵێ نەچووبێتە مەکتەب سیرەکەم ئەیخاتە سەر گوگڵ ئەڵێ هەی گوگڵ یەک دوو کەلمەی ئینگلیزی پێ ئەڵێ گوگڵی شتەکەی بۆ هێن ئێمە بەکارهێنانی تەکنۆلۆژیایە مناڵەکە نەچوێتە مەکتەب فێر بووە بە هەی گوگڵ داواکاری هەیە لە ئینتەرنێت معقولە تۆ تەلەبی جامیعەبی لەم سەردەما نەتوانی سێرچێ بکەی نەتوانی بە دوای زانێرێکا بگەڕی بۆیە حەلەکە ئەوەیە بۆ بەدەستهێنانی زانست و زانیاریکی زۆر بە کاتێکی کەم ئەبێ پەنابەریتە بەر تەکنۆلۆژیا ئەویش تۆ ئەو شوێنانی کە سێرچی باشەکان وەکو گوگڵ بەکاریان بهێنی بۆ نمونە ئەو شوێنانی کە دەرسی زۆری تایە وەکو یوتیوب تۆ دانیشی بەکاری بهێنی ئێستا دنیا کتێبی دەنگی دوێنێ چوومە کتێبخانەیەک کتێبێکم بەدڵ بوو ویستم بیکڕم بای 16 یۆرۆ بوو لەو دەقا کە ویستم بیکڕم بیرم لەوە کردەوە باشە من ئێستاکە دانیشم ئەمە بخوێنمەوە زۆر کاتی ئەوم نییە بەجددی دانیشم بەدارم کتێبەوە چکە کۆمەڵە کتێبی تریم لە بەردەستایە هەڵ بمێشمەوە ماسێری یوتیوب بکەم سێرەکەم هەمان کتێب لە یوتیوب ماوەیەکی زۆر کەمە دانرا منیش چیم کرد دوێنێ شەو دامبەزە ئەمڕۆ بۆ شوێنێک گەڕۆشتم بە پێ چارێکێکم پێچوو بەلایەنی کەمەوە 15 دقەی یەکەمی کتێبەکەم گوێ کرد ئەم کتێبە ئەگەر واسی لێ نەهێنم بۆ کوێ ئەڕوا 6 سەعات و 13 دقە هەر دەتوانم گوێ لێ بگرم ڕۆژێکە چم بۆ پیاسەکردن سەعاتێک گوێ لێ بگرم ڕۆژێ تااقەتی خوێندنەوەم نییە تااقەتی هیچ شتێکم نییە لە شوێنێکا دانیشتوم تۆزێکیکە گوێ لێ بگرم کاتێکە زانم ئەم کتێبەم گوێ گرتووە تاو ئەمە مەسەرەکە تەکنۆلۆژیایە تۆ ئەگەر بەباشی بەکاری بهێنی بەڕاستی شتی زۆر باش هەیە لەم سەردەما و یەکێکی کە لەمانە زیاتر بچینە پێشەوە مەوزوعی زیرەکی دەستکرد بەکارهێنانی زیرەکی دەستکرد قسە لەگەڵکردنی ئاساییە پرسیار پێدانی ینی ئەتوانی بڕۆی بگەڕی بزانی چۆن داواکاری بکەی لە زیرەکی دەستکرد چۆن وەڵام تێات جاری وایە کتێبێکی پێی ئەڵێ ئەم کتێبم بۆ کورتکەرەوە بیکە بە 300 وشە بە 300 وشەم کتێبم بۆ پوختکە خاڵە سەرێکیەکانیم لەوچە مەجارە نەبێ کتێبەکە بخەینیتەوە بەڵام لەوچە مەجای ئەوەت هەبێ کە پوختەی ئەو کتێبە بە زیرەکی دەستکرد بە خێرایی بەدەستی بێنی بۆیە ئەتوانی بە بەکارهێنانی ئەمانە ئیشی خۆت زۆر ئاسان بکەی وەزانستێکی زۆر فێر ببی مەسەلەن تۆ توانی بچیت لە چات جی پی تی یاخود ئەوانی تر ئەتوانی یەکسەر
پرسیارکی تاقەتێ نییە بنووسی قسە بکە. بۆ نمونە ئەتوانی بخێت سەر ChatGPT پرسیارێکی لێ بکەی، مثلەن هەڵۆ ئەمە ئەتوانی دەستی لەسەر داگری پرسیاری لێ بکەیت. بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە باسمان کردووە ئەسڵەن ئەتوانی بە زمانی ترش قسەی لەگەڵکەی، بۆیە مەرج نییە. What's on your mind today? Actually, I want to know how my imagination can affect my mindset. Imagination plays a huge role in shaping your mindset because it allows you to create mental images of possibilities, which can influence how you see the world, approach challenges, and even define your goals. When you imagine positive outcomes, you're more likely to ئێستا بەڕێزان ئەمە چی بوو؟ بۆ نمونە یەکێک لەو بابەتانەی کە باسم کرد چۆن تەسەور تەسیرەکاتە سەرەوەی کە ئێمە مێشکمان پرۆگرام بکەین، سیاری ئەوم لێ کرد. یەکسەر دەستەکە بە کۆمەڵ قسەی جوان ئەکا شتەکان پێڵێت هەمووشی بەنووسینەکەوێتەوە بەردەستێت. تۆ لەم سەردەما ئەژیت، مەحکوولە تو وەکو کەسێک خەریکی فێربوون بی کە 100 ساڵ لەمەوە پێش خەریکی فێربوون بووە، یا 50 ساڵ لەمەوە پێش، یا ئەسڵەن 10 ساڵ لەمەوە پێش. تۆ ئەتوانی بە خێرایی وەڵامی زانیاریەکانت دەستکەوێت. جا ئیتر ئەمێنێتەوە سەرەوەی کە تۆ ئەگەر ئامانجەکەت گەورە بێ استراتیژی بیر بکەیتەوە، مێشکی خۆتی بۆ ئامادە بکەیت، اینجا دوجار هەرێتەوە سەرەوەی کە ئایا تۆ چەندێک گرنگیت بە خۆت یاوە، چەندێک تەکنیکی فێربوون و لەبەرکردن و ئەوانە ئەزانیت. بۆیە ئێستاکە زانیاریت بکەوێتە بەردەست، یا کورتی شتەکانە بکەوێتە بەردەست، یا چی بکەین، ئەمە لەلایەکی کەش دیسانە گەڕێنەوە بۆ ئەوەی ئایا تۆ خاوەنی مێشکێکی کە ئەم شتانە ببیستی یا بخوێنیتەوە بتوانی بە ئاسانی فێریان ببی. لێرە من ئێمە کۆتایی بابەتەکەم، هیوادارم هەر یەکێک لە ئێوە ئەو شتانی کە من باسم کردووە ئەم شەو بتوانێت ئیسفادەی لێ بکە، ئیسفادەیەکی باش بتوانن لە یوتیوب بکەن، و ئەگەر توانیتان هەر بە کورتی و بە خێرایی پێتان بڵێم کە چی هەیە لە ئاوات ئەکادمی کە بتوانن لەم ماوەیە ئیسفادەی لێ بکەن. لەم ماوەیە گروپی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگەمان هەیە، لەم ماوەیە بێتەوە پرۆژی تایبەتی بزنس لیدەرمان هەیە، تایبەتە بۆ کەسانی کە یانە ئیشێدار مەزرێنن یا خودخوایان خاوەنی کۆمپانیان، و پرۆژی جۆرا و جۆرمان هەیە لە ئاوات ئەکادمی، ئەتوانن تەماشایەکی ڕیکلامەکان بکەن، نامە بنێرن، یاخود تەنها کۆمنتێک بکەن، زۆر جار زانیاریەکانتان بەدەستەگا. خۆشەویستانم، کاتەکەمان تەنها 5 دقەیەکمان ماوە، بۆ ئەم 5 دقەیە من ئەگەر بتوانم 3 نەفەر وەرئەگرم، بۆ ئەم 5 دقەیە 3 نەفەر وەرئەگرم، داوای لێبوردن لەوانی ترەکەم، ئەوەی کە دەستی هەڵبڕێ بوو. بەسیر، بەڵێ کاک بەسیر فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. تجمبر بسيارك لو ما بروجكت كراوة تي بي ام كوليج هرسطو تلتار كتابة يعني كنت أكردو توا يعني هرسطو تلتار كتابة بخد كراوة دان راوا بوي وك الله وك وتوا كتابة كنت بيت توا زنياتي وقت بي على برداري بكين سود ليبين يعني أبي توي تنبلي ما نوا لراستيا بوختي كتاب وكرتي كتاب لأصلا بو كي باشا وبو تي باشا. ئەگەر تۆ بۆ نمونە کەسێکە زۆر سەرقاڵە، مەجای ئەوەی نییە دانیشێ کتێبەکە بخوێنێتەوە، بەڵام کورتێک لە کتێبەکە ئێوە بزانێت چییە، ئەمە ئەتوانێت ئیسفادەی لێ بکە. کەسێکی کە بڕیاری یاوە بڕوا گوێ لە کورتی ئەو کتێبانە بگرێ، مەسەلەن لە بوارێکان 20 کتێب کورت کراوەتەوە، ئەچێ گوێ لە هەرمویانەگرێ یا هەرمویانە خوێنێتەوە، بەڵام بۆ ئەوە ئەکا بۆی بزانێ باشترینیان کە بەلای ئەمەوە زۆر گرنگە هەڵی بژێرە دوای بڕابی خوێنێتەوە، بۆ ئەوە زۆر باش. بۆ کەسێکە کاتی کەمە وەشتەکەش ئیختیساسی خۆی نییە،
يعني بۆ نمونە بابەتێک هەیە اختصاصی من نییە بەڵام ئەمە شتێکی لێ بزانم تااقەتم نەدەنیشت کتێبێکی گەوری لەسەر بخوێنمەوە ئەو کاتە کورتەی کتێبێکی لەسەر خوێنم یا کتێبێکی هەر باسی یەکەم حەزەکەم بزانم ناوەڕۆکی و کتێبە چییە لەم حاڵەتانە بە دڵنیایی ناوەڕۆکی کتێب و ئەوانە یا کورتەی کتێب من بە باشی ئەزانم بەڵام ئیتر ئایا کێ کورتی کردوێتەوە چۆن کورت کراوەتەوە چۆن ئەکەوێتە بەردەست ئەویان شتێکە من نایزانم تا بتوانم وەڵامت بەمەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەسە لە یوتیوبیشە ئەو جۆرە هەیە هیوا هەیە مەسەن شەنەڵی یوتیوب هەیە لە فارسیەکان و لە عەرەبیەکانە زۆر بینی و مەلە ئینگلیزیەکانیش هەیە کتێبێک کە خۆی لەوە ئەچە بە 10 سەعات بیخوێنێتەوە نەفەرێک کردوێتی بە نیم سەعات ئەو نیم سەعاتە گوێ گرێزین بەڵام بەڕاستی ئەمە زیاتر هەندێک کتێبەکە ئەناسی هەندێک علمەکە وەرناگریت یعنی هێندەی ئەزانی ئەو کتێبە باسی چی ئەکا هێندە زانستی کتێبەکە ناتوانێت بەدەستبێن عادەتەن ئەو وڵاتانی کە خەڵک مطالعە کەمەکە و تەمەڵە وەکو وڵاتە عەرەبیەکان ئەم شتانە زۆر باشە ئێستا بۆ نمونە لە ئیمارات لە دوبەی بۆ نمونە یا لە قەتەر لەمانە بەڕاستی عەرەب بە شێوەیەکی گشتی ئەهلی خوێندنەوە نین بۆ نمونە بۆکس دەرەچێ 30 کتێبیان کورت کردوێتەوە ئەمە جاری وایە کەسەکە اختصاصی خۆی نییە حەزەکە ئەو 30 کتێبەی بە کورتکراوەی هەبێت بۆ نمونە کەسێکە مەجاریەوەی نییە دانیشە خۆی شارەزاکە لە بواری پەروەردەی مناڵە بەڵام سیرەکە چەند کتێبێک کورت کراوەتەوە ئەچێ گویان لێگرێ بەتەکید ینی ئیسفادەی زۆرە من ناڵم ئیسفادەی ئیسفادەی زۆرە بەڵام هەرگیز نابێتە هۆی ئەوەی کە تۆ هەموو ڕێگاکان شارەزابی و پەرت بە خۆت یابێ و بەجددی دانیشی بە دیار فێربوونی علمێتەوە ئیلاف عەباس بڵێ فەرموو وەڵامت نییە ئیلاف وەڵامینی هێمن عەلی فەرموو السلام عليكم مامۆستا. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه خۆش بخوا هیوان باشی و لەش ساغیتە سپاس دەکەم زۆر وڵاتێک مەمنوون. پرسیارم فەرموو. هەبوو زەحمەت نەبیتن یەکێک لە ڕێگاکان ئەوە بوو کە خۆت شتێک بە خۆت دەڵێ زۆر لە مێژە ئەو پرسیارە لە مێشکم دێودەتی ئەو خۆتە تو چیم هەر مێشکتە بە خۆت دەڵێ یا مێشکتە بە دەروونت دەڵێ ینی پرسیارەکە زیاتر لەوەی کە باس کرد پۆرتر لەکن من هەیە بەس نازانم جوابە چی سادەم دەست دەکەویتن یان نا نازانم پرسیارەکەشم وازە ئایا تۆ قسەکەی لەگەڵ خۆت بەڵێ بێ قسەکەی لەگەڵ خۆت بەڵام ئایا ئەو ماوانەی کە قسەکەی لەگەڵ خۆت باسی چیەکەی ئەو کەسەی کە بیەوێ لە ماوەیەکی کە ماشتێکی زۆر فێر ببێ علمێکی زۆر بەدەست بێنێ زۆر بەیجار لەگەڵ خۆی باسی ئەو شتانەکە بۆ نمونە تەلەبەیەک ئەڵێ چی ئەڵێ ئەچم لای مامۆستا فڵان کەس ئەو کتێبە تەواوەکەم یا ئەچم کورسێکەیە لە یوتیوب یا لە فڵان ئەپلیکیشن یا لە فڵان ئەکادیمیا ئەچم ئەو کورسە ئەخوێنم اینجا دوای ئەو سیرەکی زۆربەی ئەو قسانەی لەگەڵ خۆیەکە باسی فێربوون و علم و باسی ئەوەیە لە ئایندا چۆنم شتە بەکاربێنێ باسی ئەوەی بگا بەچی ئەم ئینسانە ئەم قسە لەگەڵ خۆکردنەی مێشکی پرۆگرامەکە هیوا هەیە لە باشترین شوێن ئەخوێنێ بەڵام 100 ڕۆژ قسەکانی لەگەڵ خۆی باسی دەرەوەی فێربوونە جا ئەگەر تۆ مەبەستت ئەوەیە لە ڕووی علمیەوە یا لە ڕووی فەلسەفیەوە کاتێ ئێمە قسەکەین لەگەڵ خۆمان لەگەڵ کێ قسەکەین ئەگەر مەبەستت ئەوەی باش شتێکت بۆ ڕوونکەمەوە مێشکی ئێمە دەرونی ئێمە کۆمەڵە بەشە زەینی جیاوازی تایە ئەم بەشە زەینیانە هەمووی هەر دەرونی تۆیە تۆ بڕیارەی کلیک لەسەر کامیان بکەیت لێرە ئێتە سەر مەوزوعی ویست و ئیرادەی خۆت بۆیە ئینسانەکان تا ڕادەیەک خۆیان بەرپرسن لە بیرکردنەوەکانیان لە قسەکانیان لە ڕەفتارەکانیان لەبەرەوەی خی گەورە ئەو توانایی یاوە بە تۆ کە ئەوە بکەیت بەڵێ واز حەدەستەکان خۆش بیانیەوە ئەو ویست و ئیرادەی خۆتە ئەو ویست و ئیرادێ دەکەویتە دەرەوەی مێشکیان ئەوە شەر بەشەکە دووبارە لە ناو مێشکدا هەر بەشێکە لە ناو مێشکە یعنی خی گەورە جیاوازە مێشکی ئێمە لەگەڵ
بۆ نمونە مەوزوعێکی دەرەوەی مێشک یعنی خی گەورە مێشکی کیاوە بە ئێمە کە لە ناو ئەم مێشکە ئەتوانێت شت بێنێتە پێش چاو ئەتوانێت قسە لەگەڵ خۆی بکە ئەزای مەسەلەکە چیە مەسەلەکەەوەی ئینسان ئەتوانێ لە دەرەوەی ئەم ڕاستیەی کە ئەی بینێ و ئەی بیستێ ئەتوانێت شت بێنێتە پێش چاوی خۆت بۆ نمونە تۆ ئەتوانی لە تەنهاییە خۆت بخەیتە مەوقیفێکەوە مامۆستا فڵان کەس بینیتە خەیاڵە بڵێ ئەگەر مامۆستا فڵان کەس ئێستا لەگەڵ منا بواە ئەیوت ئەمە بکەم یا ئەوە بکەم سیرەکەی مێشکت تەنانەت دەتوانێت لە جێی خەڵکیش بیر بکاتەوە من ئەمەی کە ئەیکەم ئێستا بۆ نمونە ئیماندارە گەێنێتە پێشاوی خۆی ئەڵێ من ئەگەر ئێستا فڵان زانام لەگەڵ بێ یان من ئەگەر ئێستا لە زمانی فڵان پێغەمبەرا بوومایە لەگەڵی بژیامایە ئێستا ئەم پرسیارم لێ بکردایە ئەگەری هەبوو چیم جواب باتەوە سیرەکەی تەنانەت مێشکی ئینسان ئەو قابلیەتەی هەیە کە کەسێکی کە بێنێتە خەیاڵ و نزیک لە مێشکی کەسەکەەوە تەنانەت وەڵام باتەوە بۆیە تۆ ئەگەر بۆ نمونە لە خەیاڵەکەتا لەگەڵ ئینسانێکی حەکیم و دانا قسە بکەی قسەی تریەتە خەیاڵت جیاوازە لەگەڵ ئینسانێکی سادە قسە کەواتە مێشک خۆی ئەم توانایی هەیە دەستکان خۆشبی زۆر بژیت سەلامەت بی ئیلافخان یەک جارمان کرد کراوە لەو چەمتە دەست بەری کەوت بێ داخرابێتەوە فەرموو قسە بکە السلام عليكم مامۆستا. عەلەیکوم السەلام سەرچۆ مامۆستا بێزەحمەت ئێستا من ئەمەوێت لە هەمان کاتدا قورئانی پیرۆز لەبەر بکەم و زمانی ئینگلیزیەکەشم باش بکەم بەڵام من قورئانەکە تی ناگەم سەرەتا ئەبێ سێری تەفسیرەکە بکەم ئینجارەکە لەبەر یەکەم ئایا ئەتوانم ئەو شتە بە ئەنجام بگەێنم؟ بەڵێ یعنی باشترین شت ئەوەیە هەمیشە کاتێک ئەتەوێ ئاەتێک لەبەر بکەیت تەماشای ماناکەی بکەیت وەوشەومانایەکی نەو ئاەتەکەش لەبەر بکەیت ئەمە زۆر زۆر باشە ئەگەر ماوەیەک وا بەردەوام بی تۆ هەم شارەزاییکی باش لە قورئانە پێیاکەی هەم دوایی بەڕاستی ئێستا من گوێ بگرم لە قاریئە تێنەگەم چ چێژێکی هەیە تۆ دانیشی بەناوی عیبادەتەوە قورئان بخوێنیتەوە تێنەگەی یخۆ ئەوسا جاهیلەکانی زمانی پێغەمبەر کافرەکانیش تێگەشتون بی ئێمە معقول نییە ئێمە ئیماندار و مسلمان لەم سەردەما قورئان بخوێنینەوە بەڵام ئامادە نەبین بڕین تێبگەین اینجا چ جای وەرە بتەوێت لەبەریشیکەی من ئاەتێک معناکەی نەزانم ینی بۆچی بچم لەبەریکەم بۆ یەکەم جار نەزانم باسی چێکە بۆ ئێمە قەنەعەتم وایە باش وایە کە گرنگی بێ بە مانا و تێگەشتن اینجا لەگەڵ یا گرنگی بێ بە خوێندنەوە و لەبەرکردن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە جێبەجێکردنەکەی یعنی تۆ بۆیە هەمووی ئەمانە ئەەکەی بۆ جێبەجێکردن کەواتە هەر لە سەرەتاوە بزانی یعنی چی ڕێگایەکی زۆرت بۆ کورد بووەتەوە کە لە ژیان تا جێبەجێ بکەی و ئیترکە ئەمە هەر ڕۆژانە تۆ خەریکە بی بەڵام دوای ساڵی 2 ساڵ سەیرەکەی زۆربەی تێگەی یعنی مامۆستا لە هەمان کاتیش ئەتوانم فێربوونی زمانیش بکەم؟ ئەگەر لە هەمان کاتە تۆ بەس لەم لا بەس خەریکی ئەو بی بڵێ بە لە قورئان تێبگەم لەو لا خەریکی فێربوونی نزیبی هیچ کێشەیەکی نییە و مۆزوعی بەرد و ئاولمەکە وایە یعنی ئەگەر بۆ شایەکە بەوە پڕکەیتەوە هەم بەرەکەتەکەوێتە ژیانتەوە هەم مشکی ئیسراحەتەکە هەم باشتریش فێرەبی یعنی تۆ دائیمە خەریکی نزیبی مەرج نییە باشتر لە کەسێک فێر ببی کە دائیمە خەریکی نزیە و لە بینەکانیشا جار جار ئەچێ ئاەتێکە خوێنێتەوە یا دوعایەکەکە یان هەر وەکو چی وایە وەکو ئەوە تۆ بڵێ ئایا کەسێک بەردەوام سعیکا باشە یا کەسێک بەردەوام سعی بکە و لە بینی سعیەکانیشا پشووە بگرێ بە تاکید عیلمیان دایمە سعی بکەیت و لە بینی سعیەکان تا پشووە بگری باشترە لەوەی کە هەر بەردەوام سعی بکەی بەبێ پشوو مەسەلەی قورئان و دوعا و عیبادەتیش وایە بۆیە ئەبینی خەڵکانێک هەن لەگەڵ فێربوون و شارەزابوونە دینیەکەشە لە ڕۆ دنیایەکەشە لە خەڵک سەرکەوتوترن بڕۆ بازرگان هەیە وایە زانای گەورە هەیە وایە پرۆفیسۆر هەیە وایە لێکۆڵر هەیە وایە چونکە ئەم شتانە بەڕاستی ئەگەر ژیرانە مامەڵی لەگەڵکەی ڕێگر نییە بەڵام ئەگەر تۆ بێت و هەموو کاتەکەت بەوە بەریتە سەر ئەو کاتە بە دڵنیایی کاریگەریەکی نەرێنیە بێتەوە بۆ نمونە تۆ بە تەمای خۆ فێری نزیکی
2 ساعت خەریکی ئینگلیزی نابی بەڵام 4 ساعت خەریکی قورئان لەبەرکردنی دوایی ئەڵێی بۆ نەمتوانی ئینگلیزی فێر بم ئێوە وا ناڵێن یعنی ئەگەر تۆ بزانی کاتەکە چۆن ئیدارە ئەەکەی لەگەڵ فێربوونی ئینگلیزیە احتیمام بە قورئان بی ئینشاءڵڵا زەرەر ناکەی دەست خۆش برام ئەوستاگیان جەزاکەڵڵا سەلامت بیاخۆ بژێت چکە بەڕێزان هەمووتان ئەزانن یعنی جاری وا هەیە دوورکەوتنەوە لە معنەویات ئینسان تووشی مەشغەڵەتێکی بێمەعنا ئەکا جاری وایە تووشی داڵغەلەیانی بێمانای ئەکا جاری وایە تووشی بەکارهێنانی کۆمەڵێشتی خراپیەکە یعنی بە دڵنیایی ئەگەر هێرش بەرانە خەریکی شتی باشبی قازانجتە ئاخر کەس وەرئەگرم ڕاژان عەباس بەڵێ فەرموو ڕاژان عەباس مایکەکەت نەکەیتەوە ئاخر کەس دەوێت بە نەفەرێکی تر سڵاو لێ مامۆستاگیانم کاتۆ باش سڵاو سەرچاوان لە خزمەتتان زۆر فەرموو سپاس دەکەم وەڵی من خۆم پرسیارێکی وام نییە بەس پرسیارەکەی من زۆر دەمێکە قسە لەگەڵا بکەم ئەویش لەسەر بابەتی دەروناسی بوو حەزمەکە چەند کتێبێکم بۆ دیاریەکێکە خۆت کاریگەری هەبووە لەسەرت زۆر چێژ لێ بینی وە گرنگ بووە حەزەکەم ناوەکانی پێ بڵیت لە خزمەتتان تۆ تێرە دەرمزانی شارەزابی یان تەنها وڵی خوشەکەم کۆمەڵاسە براکەشم لەو بابەتە نزیکە لە ماڵی ئێمە ئەو شتانە خوێندوێتەوە جەنابیشی خۆش شارەزایی دێ لە دەروناسیە بۆی حەزەکەم زیاتر بچمێنەوە وڵی مۆزعەکەەوە و لی تێبگەم دەست خۆش ئەگەر بتێوێت لە خودی دەرونزانی شارەزابی ئەبێ یەکەم جار بڕۆی کتێبێک بخوێنیتەوە لەسەر دەرونزانی گشتی هەر چەنە بابەتەکانی خۆش نەبێت تااقەتت لی نەبێ وابزانی ئیسفادەی نییە ئەبێ هەربی خوێنیتەوە بە قەناعەتی کە دەرونزانی گشتیت خوێندەوە کۆمەڵی شتی تر فێرەبی لەسەر دەرونزانی بۆ نمونە مێژووی دەرونزانی قوتابخانە دەرونیەکان بۆ نمونە دەرونزانی گەشە دەرونزانی پەروەردەیی دەرونزانی کەسێتی بابەتە دەرونیەکانی وەکو فێربوون و دەرک و مەسەلەن یادگە و سەرنج و ئاگایی و کۆمەڵی مەوزوعی زۆر گرنگ تۆ فێرەبی یا مەسەلەن بابەتی نەخۆشیە دەرونیەکان کە تۆ دەرونزانی گشتیت خوێندە و زانی هەموو دەرونزانی خۆی چییە لەوە لەویان بڵی وەڵای من پێویستم بە هین هەیە پێویستم بە بواری دەرونزانی پەروەردەیی هەیە ئەو کاتە ئەچی ئەگەڕی بە دوای دەرونزانی پەروەردەیە یعنی ئێجوکیشنەڵ سایکۆلۆجی یاخود بۆ نمونە بە کوردی دەرونزانی پەروەردەیی یا بە عەرەبی هەیە مەسەلەن علم النەفس التەربەوی تۆ ئەچی لەو بوارە ئیتر چەند کتێبێک ئەخوێنیتەوە لەسەر بیردۆزەکانی فێربوون لەسەر ئەوەی کە پەروەردە ئەبێت چۆن بێ قۆناغی خوێندن چۆن بێ یا مەسەلەن تۆ بابەتێک لەناو بابەتەکانە باسی IQ زیرەکیەکە لەوە چێ بڵێ وەڵا ئەمە و بابەتێ من ئەمەوێ یان بابەتێکە باسی وعیەکە ئەگەر تۆ بتەوێت دەرونزانی فێربی ئاوا مطالعی دەرونزانیەکی بەڵام ئەگەر تۆ کێشەیەک لە خۆتا شکە بی بۆ نمونە ئەڵی من ئینسانێکی شەرمنم نامێ شەرمنم ێ بچۆ بازار بزانە چەند کتێب هەیە کە باسی شەرمنیەکە بۆ نمونە کتێبمان هەیە باسی وەسواسیەکە کتێبمان هەیە باسی یعنی تۆ حاڵەتێکی دەرونی باسەکرێ ئەتوانی بڕۆی لەسەر ئەوە بخوێنیتەوە جا مرج نییە ئەوەی من ئیسفادەم لێکرێت تو ئیسفادەی لێ بکەی یا ئەوەی حەزی منە بۆ تۆش باش بێ بەڵام بە شێوەیەکی گشتی من ڕۆشتوم لەسەر دەرونزانی گشتی مطالعەم کردووە لەسەر دەرونزانی گەشە مطالعەم کردووە یعنی جاری وا هەبوو هەر لە ناوەندیە قۆناغی ناوەندی و دواناوەندی جاری وا هەبوو 5-6 کتێبی گەورەم لەسەر دەرونزانی گەشە خوێندوێتەوە یا چوون لەسەر دەرونزانی پەروەردەیی خوێندوومەتەوە ئەمێنێتەوە سەروی تۆ چەندێک عاشقی ئەم مۆزوعی تو حەزت لێتی بەڵام ئەوەش بزانە بازار پڕە لە کتێبی تیجاری اینجا ئەم کتێبە تیجاریانە ئەگەر ئەو بوارە بێ بزەبت تۆ حەزت لێتی ئەمە هەم خۆشە هەم حتمما ئەزمموی نووسەرێکە و تۆ ئیسفادەی لەیەکی بەڵام مەرج نییە ئەمە علمی تەواو بێت یعنی بۆ نمونە کابرا کتێبێکی نووسیوە باسی خۆشبەختیەکە باسی سەرکەوتنەکە باسی لایەنی دەرونیەکە مەرج نییە بنەماکانی ئەم کتێبە زۆر زۆر علمی بێ بەڵام بەلایەنی کەمەوە نەفرێک ئەزمونونەکانی ژیانی خۆی لەو کتێبان نووسیوە خەڵک چ ڕۆمانە خوێنێتەوە تۆ بچۆ کتێوە بخوێنەرەوە بەڵام ئەبێت جیاوازی بکەی لەبینی ئەو کتێبە ئەکادیمیانە لەگەڵ ئەم کتێبانی کە تۆزێ بازاڕی
بەڕێزان چاوێک ئەخشێنم بەوانی کە نووسیوتانە بەڵام ئەدنایم کە بخوێنمەوە بە دەقیقی هەمووی یاخود وەڵام بەمەوە چکە خۆتان نەزان کات تەواو بوو فریان ناکەم. ئەڵێ وەک قوتابی زانکۆ باشترین کۆرس دوای چالاکردنەوە باشترین کۆرس دوای چالاکردنەوە بەشی پێشکەوتووە یان بەشی زانکۆ پەیمانگاکانە لە دوای ئەوە بەشی خوێنەری بەرهەمدارە پاشان تۆ زۆر ئیسفادەی لێ بکەی ئەگەر بچیت بۆ بواری ڕیسێرچ بابەتی توێژینەوەی زانستی و ئامارە کە لە ئاوات ئەکادیمیم کۆرسانە هەن. وەڵێ ئامۆژگاری بۆ من چییە وەکو کچێک کە زۆر شت لە مێشکمایە و ڕێگریم لێ ئەکرێ وەڵی من قەناعەتم وایە بەڕێزان هەموو جۆرە ڕێگریەکان کاتین. ئەگەر تۆ لەو جۆرە ئینسانانە بی کە بتەوێت ڕەگدا کوتی ڕۆژێک زۆر بە ئاسانی گەشایك یعنی تۆ وەرە ئەم 2-3 ساڵە ڕێگری لە تۆ ئەکرێ ئەگەر تۆ ئەم 2-3 ساڵە کێ ئەتوانێت ڕێگر بێ ئەگەر تۆ فێری زمان بیت کێ ئەتوانێت ڕێگر بێ ئەگەر تۆ فێری عیلم بیت کێ ئەتوانێت ڕێگر بێ ئەگەر تۆ فێری تەکنۆلۆژیا بیت هەر بە مۆبایلەکەت هەر بە کۆمپیوتەرەکەت هەر بە کتێبخانە بچکۆلەکەت هەر بە دەفتەر و قەڵەمەکەت تۆ ئەتوانی لە ماوەی 2-3 ساڵە بە تەواوەتی خۆت پێ بگەێنی کە تۆ ئاستت زۆر بەرز بوویەوە کەس ناتوانێت ڕێگر بێت بەس لەم کاتێک کە تۆ مستەوات نەزما ڕێگری هەیە بەڕاستی کاتێ ڕێگریت هەیە کە تۆ بێ مستەوای کاتێک کە مستەوایکی بەرز بەدەزێنی هیچ کەسێک هیچ قووەتێک لەم سەرزەویە ناتوانێت ڕێگرت بێ مەگەر ئیلا خوای گەورە خۆی نەیەوێت. بۆیە باشترین شت چییە؟ ئەم ساڵ نایڵم بچیتە دەروێ لە ماڵۆ دانیشتوی خەریکی خۆ فێرکردن بە ئێستا هەموو شتێک بە ئۆنلاین فێرەبی وە بەڕاستی هەموو شتێکی لەسەر فێربوون بنە تۆ ئەگەر ئێستا بە پەیوەندی بکەی بە ئاوات ئەکادیمیەوە ئەو شتێکی ئێمە زۆر زۆر زەرورە بەلامانەوە بە دوای کەسێک ئاگەڕین کە شارەزا بێت تۆ بڵێ وەڵام من لەم بوارە زۆر زۆر شارەزام یعنی هەلێکە بۆ هەڵەکە هەر لە ماڵەکەی خۆتەوە توانی ئیشەکە بکەیت کەواتە ئەمێنێتەوە سەر خۆت کە چەندێک گرنگی بە خۆتەی. ئەڵێ من تەلەوەی بۆری 12 ئەی چی بکەم بۆ ئینگلیزی باش نیم ئەگەر بتەوێ لە ئاوات ئەکادیمی لێڤڵی 1 ئەتوانی وەربگری 3 کۆرسی تای کۆرسی 5,000ەکەوێ بۆ نمونە کەس نەڵێ کۆرسەکانی ئاوات ئەکادیمی گران کۆرسی وامان هەیە 2-3 کۆرسمان هەیە لە ئاوات ئەکادیمی هەر بەبێ بەرامبەرە کۆرسی زەمەنەکان زۆر زۆر پێویستە بۆ تۆ کۆرسی زەمەنەکان و لێڤڵ 1 لە ئاوات ئەکادیمی وەربگرە یاخود مانگی یەکەم و دووەمی دیبلۆمەکە وەربگرە ئینگلیزیەکەت زۆر زۆر فەرقەکە. ئەڵێ جیاوازی گروپی 18-19 چیە لە کۆرسی چالاکردنەوەی مێشکی جیاوازیکی نییە بەڵام ئەگەر بتەوێ بەشداری بەشی زانکۆ پەیمانگاکان بکەیت لەویا کۆمەڵە مۆزوعی تازە زیاد کراوە بە جیا ئەخوێنرە پارەی جیای بۆ ئەی مەگەر ئەو جیاوازیە هەبێت. هەندێک پرسیارتان کردو بەڕاستی لەوە ئێستا کاتی ئەوە نەبێ بەڵام لە یوتیوب بگەڕێن زۆر شتم لە یوتیوبی هەر بم ئاوات ئەکادیمی لە یوتیوب بچۆ زۆر شت لەوانە باس کردووە کە پرسیارتان لەسەر کردووە بۆ نمونە ڕێگای فێربوونی زمان لەوێ چەند وێبینارێکمان هەیە زۆر سپاس هیوا ئەحمەد زۆر سپاس بۆ کۆمنتەکەت سپاس ماریا خان سپاس یونس HR ئەڵێ کەی کۆرسی بەهێزکردنی یادگە دەست پێکا بزانم 1-2 ڕۆژیکە دەست پێەکە کاک دکتۆر سەنگەر ئینشاءڵڵا لە خزمەتتا بم ئەڵێ خێرا لە بەرکردنی قورئانی پیرۆز تێگەشتن و لایەنی ڕۆحی لە دەست نایی نا من وازانم بەعەکسەوەیە چۆن یعنی تۆ ئەگەر لاپەڕەیەک جاران بە سەعاتێ لەبەرێ کردووە هەر خەریکی لەبەرکردنی بووی ئێستا تو ئەگەر بتوانی بە 20 دقە لەبەریکی ئیتر بۆ بە سەعاتێ لەبەریکی 40 دقە بۆ گەڕێتەوە ئەو 40 دقەیە دانێ بۆ ئەوی بە تەفسیری شۆ لەبەریکی ئەو 40 دقە دانێ بۆی بەڕەقەمەوە لەبەریکی من تەلەبەم هەیە قورئان لەبەرەکە بەڕەقەمی ئاەتەکەەوە بەڕەقەمی لاپەڕەکەەوە بە معناکەیەوە یعنی تۆ ئەگەر ماوەی لەبەرکردنەکەت کەم کەیتەوە ئەتوانی کۆلیتی لەبەرکردنەکەت باشتر کەیت
هەیە وا بیر دەکاتەوە وا ئەزانێ ئەگەر بێت و بە خێرایی لە بەریکە نا بە پێچەوانەوە تۆ بە کاتێکی کەم لە بەریکە وەرە کاتت بۆ گەڕاوەتەوە کات بە بەمەعنا کات بە جێبەجێکردن کات بە زانیاری زیاتر بەڵێ ئێستا کات هەیە بۆ بەشداریکردن لە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا وا بزانم ئەمڕۆ بەیانی ئاخرەتی وەڵی باسی خەمۆکی ئەڵێ چارەسەری خەمۆکی چییە وەڵی مەگەر لە دکتۆرێکی نەفسی بە محازەرەی تایبەت بە کۆرس یا بە سەردان یعنی جاری وایە مەوزوعەکە زۆر لەوە فراوانترە کە من بتوانم لێرە ئاماژەیەکی پێ بکەم یاخود وەڵامی پرسیارێک بەمەوە بەڕێزان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم تەماشایەکی ئاگاداریەکان بکەن بەیانی بزانم بەیانی دوو بەیانی مەجاری ئەوەی تایەکە بەشداری چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بکەن هەر سەرکەوتوو بن هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بە عەزیزان خواتان لەگەڵ